یەکەمی هەرێمە لە پۆلی نۆیەمی بنەڕەتی سەرەڕای ئەرکی زۆری لە کاتی تاقیکردنەوەکاندا توانیوێتی تەواوی گەورەترین سوڕەتی قورئانی پیرۆزیش لەبەر بکات. ئایا دەڵێت یەکەم کەس کە هەواڵی پێداوە باوکی بووە کە ئێستا لە سەفەری ماڵی خودایە حەزیش دەکات لە داهاتوودا ببێت بە پزیشکی گشتی. نام علی ئەبوبەکر یەکەمی هەرێمی کوردستان بە کۆنمرەی 600 لە کاتی لە سەرەتای خوێندنەکەم پرۆژەیەک ڕاگەیەنرا پرۆژەیەک بۆ لەبەرکردنی سوڕەتی بەقەرە من بەشداریم کرد توانیم سوڕەتی بەقەرە لەبەرکەم لە کاتی تاقیکردنەوەکان بوو. من بۆ خوێندنەکەم لە قوتابخانەیەکی حکومی بووم لە قوتابخانەی ناحکومی نەبووم بەڵکو تەنها بەهۆی یارمەتی دایک و باوکم و مامۆستاکانمەوە هەروەها بێگومان بەهۆی یارمەتی خودای گەورەی میهرەبانەوە توانیم خوێندنەکەم بە سەرکەوتووی تەواو بکەم. حەز دەکەم لە داهاتوو بە یارمەتی خودای گەورە ئینشاءڵڵا بەدەستی دەهێنم ببم بە پزیشکی گشتی بۆ ئەوەی یارمەتی خەڵکانێکی زۆر بدەم. دواتر کاتێک ئەنجامەکانیشم وەرگرتەوە پاش ئەوەی دایکم بۆی وەرگرتمەوە یەکەم کەس بە بابم گوت. کاتێک ناردم دواتر بە تەلەفۆن قسەمان کرد ئەویش تەواوی دڵخۆشی خۆی بۆ دەڕپڕیم. دایکی ئایا لە کاتی پێگەشتنی هەواڵەکەدا سوزدەی شوکری بردووە و وەک خۆیشی دەڵێ بەهۆی ئەوەی کارمەندە ئایا لە کاتی ڕۆژانەی ماڵیشدا هاوکاری کردووە کە سوکاری ئایا دەڵێن بە گەشببینیەوە لە داهاتووی کچەکەیان دەڕوانن. یعنی تەسەوڕ ناکەم لە ژیانمدا خۆشحاڵی وام دیت پێ مەگەر ئەو کاتێک کە لە دایک بوو بێ ئەوەندە خۆشحاڵ بوو بم ئەوەندە خۆشحاڵ بم لە خۆشیان سوزدەی شکرم برد سوپاس بۆ خوای گەورە. ئایا سەرەڕای ئەوەی کە ئەرکی ڕۆژانەی جێبەجێ دەکرد بە حکمی ئەوەی کە من فەرمانبەرم یارمەتی زۆری داوم هیچ کات خەمم نەبووە کە لە ماڵە بێ ئەرکی ماڵەوەی یعنی ئەوەی لەسەری بۆ جێبەجێ کردووە. هەڵچوونی کەمە لەسەر خۆیە کە ئەمەش کۆمەڵە سیفەتن کە دەکرێت بڵێن بۆ هەر کەسێک پێویستە کە بیەوێ سەرکەوتنێکی گەورە بەدەست بێنێت. وەکو قوتابیش ئاخان بە شێوەیەکی سەرکەوتوانە ئەو ئەرکانێک کە ڕۆژانە لە مامۆستاکانیەوە پێی دەست پێدرا وەکو خۆی جێبەجێی دەکرد ئەرکەکانی ئیمڕۆی نەدەخستە سپەی و هەروەها لە کاتی تاقیکردنەوەکانیشدا هەموو کات و ساتی خۆی بۆ خوێندنەکەی دادەنا. ئایا ڕۆژانە نیو کاتژمێر بە پێ ڕۆیشتووە بۆ قوتابخانەی ڕێگا لە شاری ڕانیە لە کاتی تاقیکردنەوەکانیشیدا دەستبەرداری قورئانەکەی نەبووە ئەم سەرکەوتنەی ئایا دەنگدانەوەی زۆری دروست کرد و لایەنە پەیوەندیدارەکان و ڕێکخراوەکانیش ڕۆژانە سەردانی دەکەن و پیرۆزبایی لێ دەکەن. ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام ڕانیە.